کینان محەممەدی تەمەەن 14 ساڵە هاوڕێی لەگەڵ کامیڕەکەی بێگوێدانە تەمەن و بربەستەکانی بەردەمی لەسەر لاکێشەی سەوز خۆبەخشانە دیمەنە جوان و سەنجڕاکێشەکانی نێو یاریگا تۆمار دەکات. وەک خۆی دەڵێت بچووکی تەمەنی زۆر جار بۆتە بربەست لە بەردەمی، بەڵام ئەو دەیەوێ بە بەردەوام بوونی وەفا و خۆشەویستی خۆی بۆ تۆپی پێ دەرببڕێ. نام کینان محەممەدە 14 ساڵم لە ساڵی 2020 دەستم بەکاری فۆتۆگرافەری وەرزشی کردووە و ئێستا بە خۆبەخشانە کار دەکەم بۆ یانەی هەولێر فۆتۆ و ڤیددیۆ. زۆربەی کات لە یاریگاکان پێیان سەرسام دەبی کە تەمەنێکی گچکە ئەو کاری دەکەم ئەو چەندێک جار پێیان ناخۆش دەبی پێیان خۆش دەبی پێیان ناخۆش دەبی ئەندەک پۆلیسەکان نایلم بچمە ژێرێ ئیلا دەبی کەسێکی بناسم ئەم بێتە ژێرێ پێیان خۆش دەبی کە بەو تەمەنەی خزمەتی وەرزشی کوردستان و عێراق دەکەم. کینان نەوجەوانێکی بەڕەگەز عەرەبی خەڵکی بەسڕایە، بەڵام تەمەنێکە لە هەولێر نیشتەجێ و زمانی کوردی بە باشی دەزانێت. ئێستاش یەکێکە لە فۆتۆگرافەرە خۆبەخشەکانی یانەی هەولێر. داک و باوکم خەڵکی شاری بەسڕایە، من لە شاری بەغدا لە دایکمە لە تەمەنێکی گچکە هاتیمە شاری هەولێر و لەگە تێکەڵ بوونم لەگە منداڵی کورد و لە مەکتەب فێرە کوردی بووم. بەڵێ لە ماڵی زیات لەگە خوشکم بە کوردی قسە دەکەم، ئەوش لەگە من کوردی فێر بوو، بەس داک و بام هێشتا بە عەرەبی قسەیان لەگە دەکەم. یەکەم کاری فۆتۆگرافی وەرزشیم بوو ئەبتاڵ ئاسیا یاری شورتە و ئیستقلال بوو لە هەولێر. تووشی گرفت بووم لە اتحادی ئاسیاوی چکە تەمەنم 10 ساڵ بوو کاتی خۆی، ئەوجا ئەمنیان لا برد لەم کارە، بەڵام ئێستا عینەن مشریف هات بەمنیگۆ ئاساییە. لە اتحادی ئاسیاوی پرسیە گوتیان من بچووکترین فۆتۆگرافەری کشوەری ئاسیامە. لاوە فۆتۆگرافەرە خۆبەخشەکەی سەر لاکێشەی سەوز بچووکترین فۆتۆگرافەری کیشوەری ئاسیایە. ماوەی 4 ساڵە سەرقاڵی فۆتۆگرافەریە بە دیاریکراوی لە تەمەنی 10 ساڵیەوە. خولیای فۆتۆگرافەری کینان پەڵکێشی نێوجیهانە ئاڵۆزەکەی وێنە و ڤیددیۆ دەکات. ئەو ئەسپی خۆی لە بوارێکی دیکەش تاو دەدات لە خوێندن پۆلی نوێ و هاوسەنگی لە نێوان خوێندن و پیشەکەی دروست کردووە. سێ محەممەد کەناڵی پێیام هەولێر.